من ناوم دانر پێشەوە پۆلی حەفتم تەمەنم 13 ساڵە خۆشم هاتمە پێشانگای لەگەڵ دایک و باوکم و حەزم لێیە لە ماڵێ هەندێک کتێبم خوێندمەوە بەڵام حەزم لێیە هەندێک کتێبێکی تریش بکڕم چونکە فێری زانیاری دەبم چەند کتێب بخینەوە هەم فێرە زانیاری دەبم و هەم فێرە ڕەوش دەبم و هەم فێرە زانیاری و فێربوون و نیشتیمان دەبم. لە ماڵە کتابم گەلێک زۆرە من حەزم لێ لێرە هەندێک کتابی تریش بکڕم و حەزم لێە فێرە زانیاری شت ببم بەس حەزم لێ لە ژیاننامە پێغەمبەر و ئەوە شعیرەکان بخوێنمەوە خاصن لە کتابی کوردی ڕێزمان و ئەدەبمانێرە من حەزم لە زیاتر ئەدەبەکەیە. یەک کتابم کڕیە بەتەمامە کتابێکی دیش بکڕم بەتەمامە یەقلەشی دیش بکڕم و تەواو. حەزم زیاتر لە ژیاننامە پێغەمبەر و ئەوە شت بدرن شاعیر حەزم بەس لەوەم بێ. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ألهاكم التكاثر حتى زرتم المقابر كلا سوف تعلمون ثم كلا سوف تعلمون كلا لو تعلمون علم اليقين لترون الجحيم ثم لترونها عين اليقين ثم لتسألن يومئذ عن النعيم. سرتا بنای خدا ئەمڕاتت پێشانگای کتێب پێویستە هەموو کەسێک کتێب بخوێنێتەوە من کتێبی پێغەمبەرانم کڕیوە پێویستە چونکە ئەوان سەروەری ئێمەن هەموو کەسێک پێویستە قورئان بخوێنێت و هاوڵای پێغەمبەر دەبێت هەڵسوکەوتەکانیان بکەین کە چۆن ڕۆژیان دەگرت و شتەکانی تیشڵا یەکەم شت دەبێ ئەدەبیان هەبێ پاشانش دەبێ نوێژ بکەن ئەگە گەورەش بن دەبێت ڕۆژوو بگرن پاشان کتێب بخوێنن. من لە ماڵەوە زیاتر کتێبی دینیە خوێنمەوە دایکم و باوکم زیاتر یارمەتی مەدەن. بسم الله الرحمن الرحيم تبارك الذي بيده الملك وهو على كل شيء قدير الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا وهو العزيز الغفور الذي خلق 7 سماوات طباقا ما ترى في خلق الرحمن من تفاوت فارجع البصر هل ترى من فطور ثم ارجع البصر كرتين ينقلب إليك البصر خاسئا وهو حسير. لە ماڵەوە قورئان و جانامە پێغەمبەر ئەخوێنمەوە دا و بابەش یارمەتی مەدەن. الحمد لله رب العالمين الرحمن مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. پێغەمبەرمان ناوی محەممەدە باوکی ناوی عەبدوڵڵایە دایکی ناوی ئامینەیە لە هۆزی قوڕێش لەدایک بووە لە هۆزی قوڕێشە لە ساڵی فیل لەدایک بووە کوڕەکانی ناویان قاسم و ئیبراهیم و عەبدوڵڵا.